ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان شاد بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، خۆشحاڵین کە سەر لە نوێ لە ئاڵلقەیەکی دیکەی ژیان و خەباتی یارانەوە لەگەڵ ئێوەی ئازیز بە یەک شاد دەبینەوە. بەڕێزان، میوانی ئەمەڵقەی بەرنامەکەشمان زۆر بەڕێز هاوڕێ محەممەد فاروقی، هەڵسوڕاوی سیاسی و پێشمەرگەی دێرینی کۆمەڵەیە. بەو هیوایی کە کاتساتێکی خۆش لەگەڵ بەرنمەکەمان بەسەر ببەن، فەرمونون بۆ بیستن و بینینی ئەم بەرنمەیە. کاک محەممەدیان زۆر سپاست دەکەم لەوەی کە لە بەرنمەکەماندا بەشداری و کاتت بۆ تەرخان کردوین. زۆر سپاسی تۆشەکەم کاک کەریمجان، هەوا سپاسی ئەو برادرانەوە زەحمە دەچێشن لەگەڵ بەرنمەکە و سڵاوم هەیە بۆ بینەرانی خۆشەویست. زۆر سپاس بۆ بەڕێزشتان. جا بۆ ئەوەی کە بچینە ناو قسە باسەکەمانەوە سەرەتا کاک محەممەد بیۆگرافیەکی کورد لە ژیانی خۆی باس بکە، دواتر من پرسیارەکان ئارەسە دەکەم. بەڵە من نێو محەممەدی فاروقیە، خەڵکی بۆکانم، 1340 لەدایک بووم، هەر لە بۆکانیش گەورە بووم، بە تاکو ڕۆژەی وابووم بە پێشمەرگە و لە دەورەی پێشمەرگاتیش 1-2 ساڵەکە لە بۆکان بووین تاکو شار گیراوەتەوە. ئەوقتە شار گیراوەتەوە ئێمە هاتینە دەرێ وەک پێشمەرگە و ساڵها لە شوێنهای جۆراوجۆر فعالیت پێشمەرگاتیمان کرد و تاکو ساڵی 92 هاتووم بۆ سوێد، 92 یارە میلادی بەڵێ هاتووم بۆ سوێد، ئێستا لە سوێد دەچێت. زۆر باشە. ئەگەر بگەڕێنەوە سەرتاکانی ژیانتان بزانم کاک محەممەد چۆنی ژیانی سەردەمی منداڵی بەسەر بردووە، مەدرسە چووە، کاری کردووە، لە چۆن بنەماڵەیەکدا گەورە بووە؟ وەڵا من بنەماڵەیەمە بنەماڵەیەکی متەوەسط بوو لە شاری بۆکان، ئاوجێ لە بیرم بێ. دواتر بە مشکلاتی کاتە پێشە و ئێمە زۆرشتی شتەکەمان لە دەستدا بووین بە بنەماڵەیەکی فەقیر، بەڵام بەڵە هەمومان دەستمان خوێندو سێ براو دوو خوشکی بکە دەرسمان خوێندو، منیش هەر لە بۆکان دەرسم خوێندووە. بەڵام ئەوەندەی لە بیرم بێ لە کلاسی 2 ئیبتیداییەوە من بە هاوینانی هەمیشە کارم کردووە. جا ئەو وەختێک منداڵ بووم، 7 ساڵ 9 ساڵەوانە بووم، لەبەر دوکانێکمان بوو، لەبەر دوکانەکە ناڕەوەنیفمان دەفرۆشت. دواتر گەورە بووم، قسمەتە تەختەیەکمان دەکرد، تەلافێکمان تێگرت و بە ملماندا کرد، بازە هەڵ و چەو ناڕۆغەنی و تو ئەو جۆشتانم پێ فرۆشتا. گەورە بووم بۆ 12 ساڵە، 12 ساڵە 12 ساڵەگەوەی تر چوون بۆ شارەکانی دیکە، تایبەت لە تاران کارمان دەکرد. ئەو وەختە زۆر لە گەبراکان دەچین. ئەم زمانی بۆ وەختکە بە هاوین کارمان کرد، بە دیارە وەختەکانی کەشی دەرسم دەخات تاکو کلاسی تاکو دەورەی انقلاب. من لە شوێنێکدا لەسەر فەیسبووکت دیارە بە بۆنەی ساڵ ڕۆژ لەدایک بوونتەوە، ئەگە هەڵە نەبم ساڵی لەمەوبەر کورتەیەک نووسینت داناوە، لێوێدا باسی ژیان دەکەی، لێوێدا باز دەکەی کە سەرتاکان هەر وەکو ئێستاش ئاماژەت پێکرد ژیانێکی مامناوەندتان بووە لە بنەماڵێکی مامناوەند لەدایک بوون، بەڵام دواتر ئاستی ژیانتان نزم دەبێتەوە، دووچاری جۆرێک مشکلی ئابووری دەبن، وە ژیانتان سەختتر دەبێتەوە. پێم خۆشە لەو سەتانەدا چۆنیەتی شەرایەتی ژیانی ئێوە یەک وەکو مناڵ کە هەمزەمان دەتان خوێند و دەبوو یاریدەدەری کار بکەن بۆی کە یاریدەدەری بژیوی ماڵێش بن، ئەگەر وەکو تەجروبە باس. وەڵا ئەو وەختە ئەمە وەختێک تقریبان 7 ساڵ بووم، پێشتر ماڵمان لەسەر قەڵا بوو. لەسەر قەڵا من لە وەک لە بیرم بێ 7 ساڵە بوون کە ئێمە ماڵەکەیمان فرۆشت، کلاسی هەوڵ ابتیدایی بووم و ماڵێکمان دروست کرد لە قسمەتێکی لای مەیدانی فوتباڵەوە، لای فەلەکە. وەختە مەیدانی کودەکیان پێکرد، مەیدانی بوو کە منداڵەکان دەیە کرد، ماڵی بە خەزار و شتێ لێ بوو. تا چەند ساڵێژمە تەنیا ماڵ بووین لەو بەشە.
باڵکەمان دروست کرد و بەڵام ساڵێکی پێ نەچوو باوکم وەرشکست بوو ئێمە ماینەوە 5 منداڵ بەسەر دایکمدا بەڵام باشێکی ئەوە بووە ماڵی خۆمانمان بوو لەو ماڵەدا ژیاین ئەوە بوو باخەکەی تر دەبوو کار بکەین برا گەورەکەم هەرە وەختە کلاس 6 بوو دەستی لە خوێندن هەڵگڕی و چوو بە دوای کاردا ئێمە باقی 4 نەفەرەکەی دیکەمان کەوتینە سەر خوێندن و دەرس خوێندن منیش هەر دەستمە خوێند و تاکو تقریبا ساڵی 55-56 و ئەوانە بوو ئێمە کەوتینەوە سەر دەورێکی عادی زیندگی دایکم مازیێ ڕوشێکە بوو فرۆشتی دوکانێکی بۆ کڕینەوە براکانم کە لەمە گەورتر من چونە سەر دوکانەکە و ئەمنیش دیارە دەرسم دەخەن بەڵام ژیانمان بەم جۆرە جۆرە تاکو و دواتر ئەوان بوو دەورەی انقلاب هات پێشەوە من بە پێشمەرگە بەڵام دواتر ئەوان وەسیان کرد باشتر بوو زندگی باشتریان بوو دوکان و ماڵ و خلاصە زندگیەکی باشتریان گوزەرانەوە بەڵام خۆم ئەوە بوو کە هەمیشە دەبوو کار بکەین لەو 3 مانگ تاکرێدا من هەمیشە حەدیقە 2 مانگ کارمە کرد ئەو 2 مانگە دوایە دەستکەوتێک شتێکمان کۆ کردەوە بەخەرە لەباس و شتی بۆ زستانی خۆمانمان دەکڕی و زندگی خۆمانمان دەگوزاراند و کۆمەکێک بوون بۆ بنەماڵەکەمان بۆی ئەو پرسیارەم کرد کاوە کەمێک بەوردی ئەو سەردەمە باس بکەی بۆی کە بزانم چون ئەو ڕەوتە دێت تا بەردەخوا بە سەردەمی ڕاپەڕینی 57 هەروەکو بەرزشیان باستان کرد و دواتر لەوێدا وەکو زۆر کەسی دیکە یاشاد بڵام هەموو کەس لەو مەقتەعەدا بەڕێزشتان ڕێگەی سیاسی دەگرنە بەر مەوزعی سیاسی دەگرن و ڕێسکەیەکی دیاریکرا بۆ خۆتان لە بواری سیاسیدا انتخاب دەکەن پێم خۆش بوو بزانم بەڕاستی ئەو باگراوەندەی کە باست کرد وەکو مناڵێک کە زەحمەت دەشێشیەکاری کردووەوە بۆ خۆی بەتەوای وجودەوە هەستی بە زەحمەت و کار و ئارەغڕشتن و جۆرێک لە جیاوازیە چینایەتەکان ناو کۆمەلگادا کردووە ئەوە توانیوێتی باگراوەند بێ هاندەر بێت بۆەوەی کە لە کاتی ڕاپەڕیندا دەور بژێڕی و دوای ڕاپەڕینیش خەتێکی دیاریکرا و وەکو چوارچێوەی سیاسی خۆت انتخاب بکەیت بێگومان تەسیری بووە هیچ لەوەدا نیە بەڵام ئەو ڕەوەندی سیاسی بوونی من کەمتر لەوە سەرچاوی گرتووە ئێمە ئەو وەختە من دایک برایکشم هەیە دکتۆر ڕەحیمی کە لە دایکەوە برای منە و لە باوکەوە برای کاک موحسینی ڕەحیمی و سلاح ڕەحیمی و جەمیلە ڕەحیمیوانە ئەو وەختە کام محسن و جەماعەتی ئەو وەختەی ڕێبەری کۆمەڵە من نەمان دەزانیەوە سیاسی شنەسن بەڵام هەر بم بۆنەوە بە بۆنەی کام محسنەوەنەوە هاچووی ماڵی ئێمەیان دەکرد ئەمە نیوە پێش انقلابەوە هاچووی ماڵی ماکە وەکو کامەر کەحمە سووریا مەسەلەن کام محسن ناوەختە ئەمانە تەسیرێکی بوو لەسەرەوەی کە هەموو ئەو کەسانە زۆر سانایەکی بەڕێز و خۆشەویست بوون هەم لە بۆکان هەم لە نەقەدا هەم جگە ئەوانەی و ئەوان ڕفیق بوون لەگەڵیان بۆ خۆیەوە من لەگەڵ جەماعەتێکی دیکەش ئاشنا بووم وەکو کە هاشمی ڕەزای ئەوانە کە ئەوەش بوو بەهۆیەوەی وەختێک لە دەورەی انقلاب ئێمە وردە هەموو کەسە پێش انقلابەوە 56 و 55 وانە و بەرەو ئەم جۆشتانە دەڕۆیشتین بەرەو بە تایبەت بەسەر مەسەلەی کوردی و پێشمەرگە و مەسەلەی شکستی ئەم شۆڕشی کوردستانی ئەوانە هەموو تەسیری دانا بوو لەسەر ئێمە کە ئێمەتر هەموو تەسیری دانا بوو لەسەر ئێمە و بەرەو سیاسی بوون دەڕۆیشتین دوای ئەوە ئەم جەماعەتش کە بوون بە تماشاماکە هەموو سیاسین تەبیعەتەن بۆ منیش هەر ئەوە گونجاو بوو کە بۆ دوای ئەم خەتە بکەوم ئەم خەتەش کە خەتێکی دیارە خەتێکی تەرەفداری زەحمەتکێش و کرێکار و کوردایەتی و چەکبوون و ئەوانە بوو ئەم لەگەڵ ئەو ڕەوتە کەوتم و ئەوە بوو جەرانی سیاسی بوونی من بە تایبەت ئەوە لەگەڵ دۆرەی منداڵی منیشکە هەمیشە کارم دەکرد و ئەوانش بەم تەرەفداری زەحمەتکێشان و کرێکارانەوەنە
پەیوەندێکی دەخوارد بۆیە من زۆر بە ڕاحەتر ئەم ئیدۆلۆژی و چەبوونم قبول کرد و کەوتمە سەر ئەو دەورە. لەو سەردەمەدا ئەو کەسانەی کە باسکردن کە هۆکارن بۆ ئاشنابوونت و جەزبی تۆ بۆ تێکەڵاوبوونن لەگەڵ مەسایلی سیاسی لە سەردەمی ڕاپەڕیندا دەوری ئەو کەسانە لەکوێدا بەرجەستە بوو، چۆن دەبیندران و چ ڕۆڵێکیان بوو لە ڕێخستنی ڕاپەڕینەکە و ئاکامی دوای ڕاپەڕینەکەش بۆی کە وەکو دەستکەوت بیپارێزن کە دواتر دەبێ بە ئەم کەسانەی وە لە بۆکان دیارە هەبوون ئەمانە تقریبەن جزئی ڕاوشەفکرانی زۆر خۆشەویستی ئەوەختە بوو. تقریبان کەم ڕۆشەفکر هەبوو کە وەختە لەگەڵ کۆمەڵە نەبێ. ئەو وەختە ئەمانە تیپی مثلەن کاشمرەزایی یا مثلەن کاسەی خالد یا لەم تیپانیا کابڵای مقتدی و واس ئەوانە هەمووی جەماعەتێک بوون کە رەهبەری شۆڕشەکان و شۆڕشەکان تقریبان بەدەستەوە بوو لە شەوانە لە مزگەوت کۆبوونەوە سوۆڕانیکردن بە مەدەستەکان داگەڕان تیپیکە حەسەنی شەمسی و واسە لەمانە جەماعەتێکی زۆر بوون شوێی جعفەری محەممەدی دکتۆر جعفەر ئەمەتە دکتۆر جعفەر لە دەورەی خودی قیامەکەدا نەبوو ئەو لە کوردستانی باشوور بوو بەڵام دقیقەن ڕۆژهای دوای قیام بوو کە ئەویش گەڕاو بۆکان و ئێتر وەختە ئەمانە ئیتر جزئی ئەوان ڕەهبەرانی ڕاستەقینەی ئەو وەختەی شۆڕش بوون لە بۆکان چونکی خەڵکیش اعتمادێکی بێ ئەنداز زۆریان بەم جەماعەتە بوو قسەکانیان جۆ ڕاگرتە ئەم اعتمادە بوو بەهۆیەوەی کە خەڵکێکی وەستی بە جوانان ڕۆشنفکران بێن بەرەوە ئەو خەتی کۆمەڵە ئەو وەختە زۆرتر دیارە لە جەمعیەتەکاندا کۆبوونەوە جەمعیەتی دیفاع ئازادی لە بۆکان زەحمەت چێشان شکاو بوونیەوەکە. لە زۆر میوانەکان دەپرسم ئەوەی کە کۆمەڵە لەو دوای ڕاپەڕین ئێلامی مەوجودیەت دەکاوە جریانێکە کە تازە پێگرتووە بە نسبەت زۆرێک لەو ڕێکخرا و حیزب و لایەنانەی کە لە ساحەی ئەو کاتی ڕاپەڕینەکە و دوای ڕاپەڕینیشدا حزوریان بوو کەم تەمەنترە بەڵام لە پرۆسەیەکی زۆر کورتماوەدا دەبێتە جریانێکی وەسیعی کۆمەڵایەتی. ئەو هۆکارانە ئەگەر وەکو سەرتیتر باسییان بکرێت چی بوون کە کۆمەڵیان کرد بەو جریانە لەناو خەڵکدا؟ من پێما بێ ئەوانەی وە وەک کۆمەڵە دەناسران یا ئەو وەختی سان نەشناسام ئەلامی هەمێهێنانی مبارز دەهات ئەو وەختە دیارە من ارتباطم بوو لەگەڵ جەماعەتی کۆمەڵە و وەک هەوادار و بووم بە خۆمان هەستەیەکمان بوو کە کارمان دەکردەوە ئێلامەکانمان شەوانە دەکرد سنجاق لێدا و دەمان بدوای لە جەمعیەتەوە لە ئەولادامان دەنان ئەم خۆشەویستی ئەو جەماعەتەوە ئەو ئێلامیانەوە ئەو وەختە لەسەر مەسائلی ڕۆژ و لەسەر سیاسەتای ئەو وەختە دەگیرە زۆر سەتی لەگەڵ ویستەکانی خەڵکی ئەو وەختە زۆر باش دەهاتەوە. ڕادیکالیزمێکی ئەو وەختە لە نێو بەتایبەت تیپی جواندا هەبوو لەگەڵ ئەم شتەی وە کۆمەڵە باسیە کرد بە تەواوی دەهاتەوە. جیا لەوەش خاستەکانی لە خاستایی کرێکاری لە زەحمەت چێشان و جووتیاران و ئەوانش شتایك بوو کە ئەهمیەتی دەدا کۆمەڵە ئەو ئەهمیەتدانە بوو بەهۆیەوەی کە خەڵک زۆر بەوێ بێت. ئێمە ئەم جەماعەتە زۆرێک بۆ خۆم دانێک لەوانە بووم هەر لە بینی تاکو لە بینی قیام و ساڵی قیام و تاکو حملەی دەوڵەت بە کوردستان بۆ ماوەیەک نادرامە کوورەخانەی قارەوە لەوێ کار بکەم. ئەمانە ئەم جەماعەتە دیکە پێشووتر لە زۆر دێهاتوانە کاریان کردبوو زۆر خەڵک دایان ناسن زۆر هەم بەهۆی مەعلمی بەهۆیەوەی بەردەرد و مەرگی خەڵکەوە بوون بە قسەکردن و خلاصە دەرکی ئەو وەسیەتی وا خەڵک دێشەشە ئەوە بوو کە ئەمە پێوا بوو بەهۆیەوەی کە خەڵکی زۆر بەرەو کۆمەڵە بێن شناختی ئەم زۆرتر پایگا و شناخت و خۆشەویستی ئەو کەسانە بوو بە ئیزافەی ئەو
رادیکالیزمە و ئەو مەوازعە واقعیانەی لەسەر وەزعیەتی خەڵکی زەحمەچێش و کرێکار و جوتیاراندا دەگیرا ئەم بوو بەهۆیەوەی کە خەڵکێکی وەسیعکرا چەک ڕۆشەفکر چ زەحمەتکێشان بەرەو لای کۆمەڵە بێت. زۆر ڕاستە. کۆمەڵە جریانێک بوو کە مدافعی توێژێکی زۆر خوارەوەی کۆمەلگاوەتە چینی کرێکار و زەحمەت چێش بوو لە کەناریش ئەوەشدا دیپا لە مافی ژن بە تایبەت. بەڵام سەرەتاکانی هێز وەرگرتنی کۆمەڵە و بەرینبوونەوەی وەسێبوونەوەی لە ئاستی کوردستاندا وەختێک تەمەشات دەکرد بەشی هەرە زۆری نیرویە کە جەزبی کۆمەڵە بووە نیروی ڕۆشنفکر بوو، یعنی لە ئامۆژ پەروەرشەوە زیاتر لە ئاستی سەروەتردا بەو جریانە پەیوەست ببوون، جیاواز لەوەی کە قشتی خوارەوەی کۆمەلگا بێگومان کۆمەڵیان بە جریانی خۆیان و خۆیان لەو فکرێتە دیدیەوە، بەڵام بەشی زۆری نیروی کارا و چالاکی کە جەزبی کۆمەڵە بوون ئەو نیروە بوو کرد لە بەشی ڕۆشنفکریەوە جەزبی بوون. ئەو هۆکارە لە ڕوانگەی بەرزستانەوە چی بوو؟ ئەوە ڕاستە، بەڵام ئینقلابیش معمولەن لەم تیپ انقلابانەیەوە ئەو وەختە دەکرا معمولەن لە تەریق هەمیشە لە ئەوە لە ڕۆشنفکرانەوە دەست پێکە. ئەو وەختە هەمیشە شتێک هەیە دەڵێن ئێران مرکزی انقلابی ئێران و پێشکەوتوی ئێران هەمیشە لە دانیشگاکانەوە بووە. ئەمە ئەترازاتش ئەمە بەکان بۆم یەک دوو ئەترازی ئاخرەکەی نییە، بەڵام پێشتریش لە زەرفی ئەم 35 ساڵی ئەوواڵی ئەم 6 ساڵە نا، بەڵام پێشتری هەرچی ئەترازات بوو هەمیشە لە دانیشگاکانەوە دەست پێ کردووە. ئەو وەختش هەروە بوو. ئەو وەختە دلیلێکەوەی کە بە تۆری کولی من وازانم ئەوەی وا دەچۆ دانیشگا ئەوەی وا دەبوو بە خوێندەوار دەبوون بە چەپیش لە سەراتی حزبی توودا سازمانی چریک نەزانم لەم جۆشتانە هەبوو و لە کوردستان بە تایبەتی مەسلەی نەتەوایەتیش مەسلەیەکی عومدە بوو و ئەمە تێکەڵاو بوو مەسلەی نەتەوایەتی و مەسلەی چەپ بوو بەهۆیەوەی کە ڕۆشنفکرەکان زۆر ئەحساسی ئەوە ئەحساسی سیاسی بوون و ئەحساسی دەخالت بکەن لەوەی کە دەبێت ئەم وەزعیەتە بگۆڕدرێ. ئەوە بوو بەهۆی کە دیارە تیپی ڕۆشنفکر لە هەموو کوردستان لەگەڵ بەشی هەرە زۆری لەگەڵ کۆمەڵەکەەوە. مەسائلێکی تایبەتی تری دوایدا پێم وابێ زەحمەت کێشانەکەی دوای انقلاب دوای قیامی 57 خەڵکەکە بە دەرەجێکی زۆر خەریک بوون ڕۆشن دەبوونەوە خەتیان انتخابە کرد. تۆ تمشاکی ئەو وەختە ئەو تشکیلاتانەی و کۆمەڵە دروستی کرد زۆر توودەی وەسیع بوون. تۆ تمشای مەسەرەن جەمیەتەکان کە تۆ تمشای یەکێتی جوتیاران کە مەسانە تۆ تمشای پیادەڕەوی سنەمەریواکە هەمووی پڕپۆر لە دیارە ڕۆشنفکریا و بەڵام خەڵکێکی وەسیع هات. خەڵکەکە دەبوو شتەکان بناسن، نەزەراتەکان بناسن، نەزارەتەکان بزانن تاکو وەرە ئەو بێت. بۆ کۆمەڵە فعالیەتی علەنی نەبوو تا پێش قیام، دوای ئەوەشدا هەر مەخفی بوو تاکو ماوەیەکی زۆر تاکو حملەی دەوڵەت بە کوردستان دەیجا جێگایەک نەبوو خەڵکە مراجعی پێ بکەن. خوان لەو تەشەکلانەدا دەدیەوە و کۆمەڵە دروستیە کرد. بە دوای ئەوەدا هەر ئەمە بوو بۆ ئەم تشکیلاتانە کە بوون بە کۆمەڵایە بەشی زۆری هاتنە ناو کۆمەڵەوە، خەڵکێکی وەسیعتریش لە قالبی پێشمەرگایەتیدا هاتنە ناو کۆمەڵە. بۆیە پێشمەرگە کۆمەڵە زۆر توانی هێزێکی وەسیع کۆکاتەوە. کاتێکە ڕاپەڕین دەکرێت بە سەرکەوتن دەگات دیارە هەموو جریانەکان بێگومان هەریەک بەسامی خۆی، بەڵام کۆمەڵە زۆر بەرجەستتر لە ئاست ئەو زەرورەتانەی کە لە سەردەمدا بوونیان هەبوو مەوزە دەگرێت. چه دەدوای سەرکەوتنی ڕاپەڕین بۆ پارێزگاری لە دەستکەوتەکان بۆ ئارامکردنەوەی کۆمەڵگا و ئیدارەکردنی شار و گوند و کوردستان بەگشتی ئەو شوێنانی کە دەورونەخشیان تێدا بوو لەگەڵ کۆمەڵک مەوزەگیری دیکەی وەکو وەستانەوە لە بەرابەر تەهدید و هەڕەشەی ڕژیم کە سەرەتاکان هێرش دەکاتە سەر کوردستان و زۆر مواردی دیکە.
چی بوون ئەو مەوزەگیریە بەردەستانە کە لەو کاتانەدا کۆمەڵە ڕەچاوی کردووە لە نظر بەڕێستانەوە تەسیر و کاریگەری ئەوە لەسەر دوا ڕۆژ و ئەو مێژوە کە هەتا ئێستاش لەسەری دەچین چ بکەم خاڵنەوە چی بوو نەکردن وەڵا بەنظری من ئەوەی وە مۆزەگیریانەی ئەو وەختەی کۆمەڵە وا زۆر مهم بوو دانێکی لەسەر مەسەلەی جوتیاران بوو لەسەر مەسلەی مشکلاتی دێ لەسەر تەقسیمی زەوی کۆمەڵەوەی واتوانی لە زۆر جێگا و تەقسیم زەویشی کرد بەهۆی ئەلبەتە بە کۆمەکی خەڵکی منتەقە و ڕەحمە چێشانی منتەقەکە دوایەوە ئەوە مهم بوو دانەیەکی ئەوەی کە حتا پێش جاری مەسلەی قیام مەسلەی حملەی دەوڵەت بە کوردستان ئەوەی وە زۆر مهم بووە بوو کە نەزەراتی چەپ ئازادی خوازانە ئیمکاندان بەوەی کە هەموو کەس قسەی خۆی بکە کەس لەوە نەترسێکە ئەمە لەسەری خۆی بڵێ ئەو وەختە بەشداردانی ژنان لە زۆرێک لەو بوارانەدا ئێمە وەختە لە دوای قیام خۆمان جێگایەکمان بوو بە نێوی کۆمیتەی دانش ئامۆزی خۆشمان مقەرڕێکمان بوو لەوێ زۆر عادی وەکو مەدرسە کچ و کوڕ و هەموو دەهاتن لەوێ کۆبوونەوە دەکرادا دەنیشتینە جەلسات تووشەکانمان هەموو مشتەرەک بوو ئەم ئازادی بوو دانە بە مەسەلەی ژن و پیا و ئەوە زۆر مهم بوو دانەیەکەوە بوو کە لە کۆمەڵەدا کۆمەڵە زۆر زۆر بە وەکو وەختە داکو بە پاکداوێنی ناسرا بوو بە سەداقات بە سالم بوون مەسەن لە دەورەی وا کۆمەڵە لە بۆکان بوو دیارە وەک حاکمیت یەکرد ماوەی 2 ساڵ و شتێک تامە 2 ساڵ ساڵی 61 گیراوە 58 تا 61 ئەمە کۆمەڵە دانەیەک لەوانە بوو کە حاکمیت یەکرد لەوێدا بارزەکردن لەگەڵ موادی مخدر بەڕێوە بردن ئەسەن لەو ماوەیەدا کەمترین دزی دەکرا نازانم زۆر هەموو ئەوانە بوو بەهۆی ئەوەی کە خەڵکی زۆر بەرەو کۆمەڵە بن شتێکی کە مهم بوو بە نظری من تەسمی گێریەکی زۆر قاتعانە بوو مەسەلەی مۆزاگرتن و مبارزەکردن و پێز دروستکردنی هێزی پێشمەرگە و مقاومەت لە مقابل دەوڵەتدا ئەمە شتێک بوو کە لە ناخی هەموو کوردێکدا هەبوو هەشە کە کوردستانە ڕۆژێک کوردستانە دەبێ ئازاد بێ دەبێ خەڵکە زۆم لەکراوە ئەو مافی وهانەوەکو هەر ملەتێکی دیکە حقیان بێ وڵاتی خۆیانیان هەبێ حقیان هەبێ بە زمانی خۆیان وڵاتی خۆیان بەرەو بن وەکو هەموو جێگایەکی دیکە وڵات هەیە 200,000 کەس بۆچی ئەمە 30 ملیۆنی نەمان بێ ئەمە شتێک بۆ ئەم مەسەلەی ملیە لە پێشوو هەمیشە لە ناخی هەموو کوردێکدا بووە و تێکەڵاوبوون لەگەڵ مەسەلەی چەپ و ئەو وەختە مەسەلەی کۆمونیست و ئەو جۆشتانە شتێک بوو کە جامعەی کوردستان زۆر بە تێڕادیویتر وەریەگرت ئەمانە پێمان مەسالێک بوو کە سیاسەتایەک بوو کە بوو بەهۆیەوەی کۆمەڵە زۆر باش گەشە بکا و بێتە جەماوەری بوو باست لە هێزی پێشمەرگە کردووە وەکو یەکێک لە ئەقدامەکانی بەجێ ئەو سەردەمەی کۆمەڵە بۆ پێکەنانی هێزی پێشمەرگی کۆمەڵە من پێم خۆشەکە تایبەتمەندی و بەراوردی هێزی پێشمەرگی کۆمەڵە نسبەت بە جەرانەتی دیکە کە هێزی چەکداریان بوو ئەو جیاوازیانە یا و تایبەتمەندیانەی کە هێزی پێشمەرگە بووی لە ناو خەڵکدا چی بوو وەک هێزیشی چەکدار بەڵام لە عینی حاڵدا چون کۆمەڵە لە پرۆسەی چالاکی سیاسی خۆیدا هەمیشە بەشی سیاسی نظامی بووە بەرخورد و تەعاملی خەڵک و پێشمەرگە چۆن تاریف دەکرێت لە ڕوانگەی جەناب وەڵا ئەوڵن تەسمی کۆمەڵە بە مقاومەت تەسمێکی زۆر زۆر تاریخی بوو ئەوە بۆ بەهۆی ئەوەی کە خەڵکی ناومێد نەبن مەجبور نەبن بە دانەیەک هێزەوە مەسەلەن مەجبور ئەگەر بارزە بکەن ئەگەر تێکۆشانێکیان هەبێ ئەگە بوون بە پێشمە بچن ناو هێزێکی یەک دانە هێزەوە ئجا ئەم تەسمەی کۆمەڵە زۆر تەسمێکی
مێژووی بوو بۆ ئەوەی کە هێزی پێشمەرگەی دروست کرد. ئەمە بوو بەهۆی ئەوەی کە ئەوەی وا خۆی بە تەرەفداری کرێکار و زەحمەت چێش دەزانی جزوی قشری خوارەوەی زەحمەت چێش بوون وە بە هیوای ئایندەیەکی ڕۆشن بوون جێگای خۆیان لە کۆمەڵەتا بدەینەوە. پێویستی نەدەکراوانە حتمما مەسەلەکان مەسەلەی نەتەوایەتی بێ یا حتمما مەسەلەی کرێکاری بێ. لە هەر کە بە هەر جۆرێک بە هەر ئەوەندە هەر لایەکیان بە یا کرێکاری بە یا نەتەوایەتی بە یا تێکەڵ بە هەموو ئەوانە لە کۆمەڵەدا جێی هەبوو. ئەمە شتێکی زۆر جیا بوو لە شتێکی تایبەتی تر بوو هێزێکی تایبەتتری دروست کرد. دانەیەکی لەوانی کە زۆر تایبەتی لە نێو کۆمەڵەدا بوو لە نێو حزبەکانی کەدا نەبوو ئەوە بوو کە ناو کۆمەڵەدا هێزی پێشمەرگە پێکاتبوو لە ژن و پیاو ڕەوەندێکی تازە بوو کە هێزەکانی کە نەیان بوو. ئەمە قەدەمێکی زۆر گەورە بوو. ئەو جوڵانەوەی کوردستانی بە چەند قەدەم دەبردە پێش کە هێزێکی وەسی و گەورەی ژنان ئەنەرژیەکانی ئازاد دەکرد بۆی بتوان لە نێو ئەوانیش وەکو هەر پیاوێکە مبارزە بکەن فعالیت بکەن پێشمەرگایەتی بکەن. ئەوە دانەیەک لەو شتانەی کە بوو کە زۆر مهم بوو. دانەیەکی لەوە بوو حزبی ناڵم هێزەکانی کە ئیماندار کەمتر ئیمانیان بە شتەکان بۆ یا ئازادتر نەبوون یا هەشتێکە بەڵام ئیمانێک کە پێشمەرگەی کۆمەڵە بەم کاری بوو مبارزەی هەبوو زۆر زۆر تایبەتی بوو. ئەمە دانەیەک مساحبی دانەیەک لەو پاسدارانەی ئەو فەرمانداری پاسدارای جمهوری ئیسلامی تماشا کرد چەند ساڵەوە پێش دێک وەختێک کە کۆمەڵە ئێمە لەگەڵ کۆمەڵە بەعی بەهیمان کردایە ڕووبەڕوو دەبووین بهتر ڕۆحێمان دەشکات چونکی کۆمەڵە هەتا ئاخر بوو هەتاکو پاشەکشیان نەدەکرد. ئەم ئیمانە بە ئیدۆلۆژی و بۆ ڕێگایی وحەد بوو ئەمە لە نێو پێشمەرگەی کۆمەڵەدا زۆر تایبەتی بوو. وە خەتێکی تازەش بوو یعنی خەتێک بوو تا ئێستا هیچ وەخت خەتێکی کۆمونیستەکان یا مەسانی کەسانێک کە خوان بە کۆمونیست دەزانی یا چەپ بوون وانە بوو کە هێزی پێشمەرگیان بوو بێت. دیارە ئەوانەی وە یادیان بەخێر ساڵی 46 کاکسمانی سەریزاد و مەلا ئاوارە ئەوانە بوون ئەوە دیارە چەپتر بوون بەڵام زۆر زوو لە بێت چوون بەو گەورەی و بەو وەسعەتە تەنیا کۆمەڵە بوو تا وەختە بۆ وجود تێنابوو و بۆشایەکی گەورەی نێو کوردستانی پڕکردبووە. با بچینە سەر ژیانی پێشمەرگایەتی بەڕێستان پێشمەرگە بوون لەو هێزەدا کە ئێستا تایبەتمەندەکانی باس کرد. لە توولی پێشمەرگایەتیدا توولی ژیانی پێشمەرگایەتیدا ئەو چالاکیانەی کە پێشمەرگەی کۆمەڵە بەڕێوەی دەبردن و دەور و نەخشی خۆت لە کام ئۆرگان لە کام بەش ئەگەر وەکو بیرەوەری وەکو نکاتێکە لازم بە باسکردنن چی و ئەو چالاکیانەی کە هێزی پێشمەرگە مەعمولەن بەڕێوەی دەبردن چی بوون جیاواز لەوەی کە لەگەڵ دوژمن دەرگیر دەبوون لە شەردا بەشداریان دەکرد. دیارە هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە زۆر شتدا یعنی تەنیا ئەوە نەبوو کە شەڕ بکە هەر جێگایەک کۆمەڵەی لێ دەبوو مەسەلەی حەلکردنی مشکلاتی خەڵکیش مەسەلەیەکی ئەسڵی بوو. دانەیەکە ئەوە بوو کە لە جاتر بە شێوەتی کۆمیتەهای کارگەری و کۆمیتەی نەزانم ڕووستایی ئەو جۆشتانە کۆمیتایەکی ئەو جۆران دروست دەکرد کە ئەمانەیان جیا لەوەی کاری ترژی و سازماندەیان دەکرد کە مشکلات شاحل دەکرد هەتا لە بەعزە جێگایە کارسان هەر کەس هەبوو کە خێر مشکلاتی خەڵکی حەل دەکرد. ئەمە دانەیەکە لەو فعالیەتانەیە بجار لە فعالیەتی یعنی ئەگەر خەڵکی مشکلەی حتا تەمینی ژیانی باە چۆن کردبایە چیان کردبایە چ ڕێگای ڕێگادیتنەوە حەودان بۆ یارمەتیدانیان یان لە مشکلاتی خەڵکیدا زۆر زۆر سەهیم بوو. مشکلاتی خەڵکی مشکلاتی خۆی زانیوە تا ئەو جێگای بیستایە بیتوانی باە ئەوانەی قەدەمی هەڵدەرا بۆ هەرکردنیان.
تاوجگای دەگاتەوە سەر من خۆم من لە ئەوەڵ دوای قیام وەختێ جەمیەتدا بوو و لەگەڵ دیارە لە هەستەیەکی کۆمەڵەشدا بوو ئێمە فعالێتمان دەکرد بەڵام ئالەنێکی بەشی ئەلنێکی لەگەڵ جەمیەت بوو. دوای ئەو ئەمە لە ئەو دەورەیەوە لە بۆکان بووین لە کۆمیتەی دانش ئامۆزی من کە فعالێتمە کرد ماوەی تقریبا وەزانم دەوری ساڵێکی کەەوە فعالێتم لەوێدا کرد. دوای ئەوە من بووم بە ڕسمەن بووم بە پێشمەرگە. دیارە ڕفەقەکانی ئەو دەورەیە زۆریان حەوڵدا کە ئێمە بچینەوە مەدرسە دەرس بخوێنین و ئیدامە بدەین بە دەرسەکەمانەوە. من ساڵی ئاخر بووم چواری نەزەری بووم کە ئیتر نەچووم مەدرسە. دیارە ڕفەقەکانی ئەو وەختە زۆریان حەوڵدا لە کاحەشم و لە کافاڕۆق و لە زۆر جەماعەتی دیکە کە ئێمە بچینەوە دەرسەکەمان بخوێنین باشترە لە هەم فعالێتیش بکەین بەڵام نەماکرد. دوایدا باسوورەت من بووم بە بێسیمچی ناوچەی بۆکان. ئەم لە مخابراتی ناوچەی بۆکان بووم هەتاکو ئەو ماوەیە کۆمەڵە ناشار بووم هەر مخابرات بووم ماوەیەکی زۆریشی کمیتە مەرکەزیش کە لە بۆکان بوو دیارە فعالەتەکانی ئەو وەختە ارتباطاتی کمیتە مەرکەزیش هەر بە طریق ئەم ناوچەی بۆکانەوە کەم بێسیمچی بوو جێبەجێ دەبوو. دوای هاتینە دەرە لە بۆکان کە گیراوە هاتیان دەرە لە بازێک لە ئەمەلیاتەکاندا هەر بێسیمچی فەرماندەهیم لە بێسیمچی فەرماندەی ئەمەلیاتەکان دەبوو یا ئەوەی لە بێسیمچی ناوچەی بۆکان بووم. دوایدا کمیتەی مەنتیقەی بۆکان کمیتە مەنتیقەی کوریان دروست بووم بە مخابراتی مەسئولی مخابراتی مەنتیقە. تقریبا چەند مانگێکیەوە گوزرا من لە ساڵی لە پێش ساڵی 63 ساڵی 63 انتقال درام بە مخابراتی مرکزی و لە مخابراتی مرکزی کارمە کرد تاکو ساڵهایەکی تاکو ساڵی 65 دوایدا جێگایەکیان دروست کرد بنەوەی مەرکەزی اطلاعات لێ فعالێتمە کرد. دوای ماوەیەکی یەک ساڵە لەوێش دوایدا چوم ئوموری زیستی ئوردوگا و دروستکردنی ئوردوگای بۆ تێ و لەواندا فعالێتمە کرد هەتاکو ئاخرەکانی هەبوو بە مەسەلەی چەپ و ڕاست و ئیتر ئێمە مەسئولیەتمان لێ وەرگیراوە. لە ئەو تێکستە یا نووسراوەی کە باسم کرد بە بۆنەی ساڵیا دیردایی بوونتەوە پێشتر نووسیتۆ لەسەر فەیسبووکت داناوە هەندێک بەوردی باز لە ئەگەر هەڵە نەبم 3 قۆناغی زۆر گرنگ لە ژیانتدا دەکەیت. دەکرێت باسی ئەو قۆناغانە بکەی کە ژیانی تۆیان گۆڕیوە بە جۆرێک کاریگەریان لەسەر ڕەوتی ژیانت داناوە. چینە قۆناغانەدا؟ من نەخیدەم وایە کاکەریم کە بنیادەم لە هەموو کەسێک لە ژیانیدا تەسلیماتێک دەگرێت کە ڕەوەندی ژیانی دەگۆڕێ. ئەمە مەسەلەن تۆ بڵێ وەختێک کەسێک تەسلیمەگرێ ژن بێنێ یا شوو بکە یا برخەتە شیلی بنە ماڵە بدا ئەو وەختە ئەمە دەگۆڕدرێ. تۆ ئەو هەموو شتەکان ڕێگایەکە پەیداکە وەختە سمەگە منداڵی بێ هەروایلیەکە وەختە شغل تاوەکە ئەوانە شتایەکە کە مەسیری خەتی بنیامەکان دەگۆڕێت. لە ژیانی منیش داوا بوو. من ئەوڕۆ دەورەی ژیانم تاکو سیاسی بوونم دەورەیەکە دوای ئەو وەختەوە خەت ئەم تەسمی سیاسی بوون وە بە تایبەت پێشمەرگە بوون دەگرێت ئەوە دەورەیە کێ لە ژیان بۆ وەختێکیش دێم بۆ ئەوروپا ئەمە دەورەی سوەمی ژیان ئەگەر تەقسیمی کەمەوجوریوە ئێوەش بشارە تا پێکرد. بەڵام بە نەزەری من بە نظری خۆم لەوێ ژارمە خۆشترین و باشترین دەورەی زندگیمە دەورەیە بۆ کە پێشمەرگە بوو لە ڕەفاقات لە سەداقات لە خۆبردوویی لە پێکەنین لە دڵخۆش فعالبوون لە ئێمە ڕۆژانە تووشی
ئەوە دەبووین کە ڕفێقەکانمان ڕفیقای نزیکمان شەهید دەبوون بەڵام ئەو ڕوحیە و ئەو ئینەرژی وا بوومانەوە ئەو شتی وا ئێمە عەقیدەمان پێی بوو کارمان بۆ کرد ئەمە هێز و توانایەکی زۆر تایبەتیەدا بە ئێمە بۆیە هیچ وەخت نەبوو نائومێد بین هیچ وەخت نەبوو کە شتێک کە بێ پێشی فعالیەتمان بگرێ لە خۆشحاڵی بوونمان لە فعالیەتهای مستەمەر جاریوا بۆ بە چەندین شەو ڕۆژ بنیام نەخۆت و هەمڕەتەب کاری کردو ئەم هێزە فقط دەتوانێت لەو دەورەیەدا کە بنیام ئیمانی زۆر قایمە بە شتێکە پێکات عەقیدەی بەو شتەیە و هەروە ڕاوبەتێکی نزیک و سەمیمانەی بینی ئینسانەکان دەتوانێت ئەمە بەوجود بێت و ئەمە دەورەی بوو کە لە دەوری پێشمەرگایەتیدا بۆ من وجودی بووە و هەمیشەش افتخارم پێ کردووە و من ڕۆژ نییە باوەڕکە ڕۆژ نییە کە بنیام فکر لە ڕفیقەکانی نەکاتەوە کە لە ژیاندا نەماون و بیرکردنەوە لەو دەورانە ئێستاش هەر هێز و تایبەتیەدا بە ئێمانان کە بالاخره بتوانین ژیان بکەین بتوانین بیریان لێ بکەینەوە بەو ڕێگایە پایبەند بین کە ئەوانە بالاخره پێدا ڕۆیشتون دەورەی ئەوروپاشم دەورەیەکی دیارە هاتوومە تێرۆ زندگی شخصیم کرد زندگی من هەر لە کۆمەڵەدا لە ساڵی 64 لەگەڵ ڕفیقێکی خۆمان پێشمەرگەی خۆمان کرد لە مخابرەتدا بێ کارمان دەکرد مەحین ڕەحیمی زەمانمان کرد و هەتا ئێستاش ئەو زەمانە بەردەوامە و حاصلەکەشی دوو کوڕی گەورە و خەشیرن کە ئێستا هەردووکیان پێگەیشتون و ئێمە ئەو هاتین تێرە بێکەوە ژیانێکی عادی و نۆرماڵ و بۆ خۆمانمان پێکەناو خەریکی ژیان دەکەین و لە ئین حاڵدا ئاگامان لە وەزعیەتی سیاسی لە ڕفیقەکان لە کۆمەڵەکان لە هەمووان هەیە کە بە عەلاقەوە چاویان لێکەین و پێگیریان دەکەین کە چی دەگوزارێ هیوادارم کە کۆڕی گەرمی بنەماڵتان هەروە وەک باست کرد هەتا سەر هەروە گەرم و ژیانتانە هەروە پڕ لە خۆشی و بەختەوەری بێتونێ ساز دەکەم هەست بە خۆشببختی دەکەی لە ژیانتدا ڕزایەت دەکەی لە ژیانتدا ئەگەر پرسیاریش دیکەی پێچەوانە بکەم هیچ قۆناغێک هیچ مەقتەعێک لە ژیانتدا هەیە کە حەز نەکەی لە ژیان نامەتدا بگونجێ و بیسڕیەوە یعنی لێی پەشیمان بی یا بابی ویستی خۆت نەبوو بێت بێشک شتیوە هەیە کە بنیام ئێستا داڵە بریانم کردبە یا بریا وا نەبایە من لاگەر هەموو ژیانم تمشاکەم پێم وان بێت تەسلیماتێکی گرتوومە ناگا بە چواردانە کە لێی پەشیمان بم لەکە شێوەیە پێم وە ئەساگەر بە فکری ئەمڕۆمەوە تمشای دەورەی پێشمەرگایەتی بکەم قاتن بە وەختە ممکن و کارەکە کێ بکەم دەیجا ناتوانم بڵم ئێستا چونکە وەختە و کارانم نەکردو پەشیمانم ئەو وەختەوەی وا پێم بۆ کردو پێم دروست بۆ کردومە ئەوەی وا ناتوانم ئەگەر وا بێ بنیان بە فکری و ڕۆی تمشای گزۆشەکان مرۆتە پەشیمانی تایە بەڵام دروستەکەی ئەوەیە کە ئەو وەختانە کەس وەختایەکەیە کە بنیادم نابێ لێی پەشیمان بێت و بڵە وەختەوەم پێ دروست بۆ کردومە بەڵام بازە جێگایەکەیە کە بنیام پێشی غەڵەتە و کردوشێتی ئەوە من لە مادا زۆر مەحدود هەیە لە ژیانی منیشدا کە زانیومە ئەمە تەسلیماگەر بێ ئاوی وا دەیکەم کارە دروست نییە بۆ دوایشە نەتیجەکەشی هەر دروست نەبووە هەر باشتر ناتوە هەر لەشی ئەمەسان لە وەختاندا پەشیمانە دەنا دەڵات بریا وەختە بە نەسەر بە دوای نەزارەتەکەی خۆم کورتە دانەیەک لەو شتانەی وە من ئەو وەختە نامەوێت لە تاریخی مندا بسەدرێتەوە ئەوە قاتعەن تاریخی منە بە چاک و خراپیەوە من مەسئولیم و یا
شانازی پێوە دەکەم. ئەمەش وایە من دانێک لەو شتانەی وا من پێی ناڕەحەتم و ئێحساسەکەم کۆمەڵە زەربەی گەورەی تێدادی و دیارە منیش گیانەیە لەو کەسانم کە دەبێژم ئەو مەسلەی پێکاتنی چەپ و ڕاست لەنێو کۆمەڵە و لە بینچوونی کۆمەڵە لە ماوەیەکی زۆر کۆتادا بوو. ئەمە من وۆی ڕۆژ نیسان بیری لێ نەکاتەوە و لێ پێوەی ناڕەحەت نەبێ. ئەمە شتێکی کە ئارزومە کە قەدەوە ڕووی نەدابا، بەڵام تر ڕوویدایتە دەڵێ چی دەنا شتی لە شخصی خۆمدا ناشتێکی ئاوا زۆر تایبەتی نییە کە لێرە جێگای باسکردن بێ مەسەلا. زۆر باش، زۆر سپاس دەکەم لەوەی کە توێژیشی زۆر ڕاشکاوانە و خۆماڵی بوو. من بەڕاستی پێم وایە پرسیارێکی زۆر تایبەتتر نییە، بەڵام کات لە اختیارەدا هەیە. ئەگەر نکاتێک ماوە بۆ ئاماژەکردن وە لە پرسیارەکانی مندا نەهاتوە مەجای باسکردنی نەبووە، ڕوو بە بینەران باسی بکەی و دواتر بەیەکەوە ماڵاوەیدا بینەران دەکەی. وەڵام من ئەوەی بەلازمی ئەزانم باسی بکەمەوەی کە من یادی و ڕفیقانەی و لەو ڕێگای کۆمەڵەدا و لە ڕێگای هاوبیری مشتەرکی مادا لە بینچوون یادیان هەمیشە لە دڵمدایە. ڕۆژ نییە بنیان بیریان پێ نەکاتەوە. من تقریبەن دەتوانم بڵم ئێستا لەو یادنامەیەشدا بە کورتی و نووسیمە ئەوەی کە دیار یادنامەش ناتوانێت بە زۆر کورتە چەند خەتێکە، بەڵام ئەوەی کە من لە ژیانی خۆم زۆر ڕاستی بوو، چ دەورەیەکی منداڵیم بوو بێت، دەورەیەکی کە فەقیریش ژیاوی تاکو بووم بە جەوان، دوایدا لە دەورەی پێشمەرگایەتیم و هاتن بۆ پاشمدا ینی بنەماڵەیەکم بێوجود هێناوە و بۆیشتا چینێت پێ و منداڵشمان پێگەیشت و منداڵەکانشمان موافقن و ژیان بڵم ئارزووکی تایبەتیم نییە لە ژیانم داواقع لەغێرەس ئەوەی کە ئارزوی منیش ئارزوی هەموو ئەو خەڵکی بەش لە خوڕا و ملەتی زوڵم لێکراوی کوردە کە هیوادارین هەرچەند زۆر ئومیدەوارین، بەڵام لە ماوەی ژیانی ئێمە داوەندی ئێمە دەژین بتوانین دەوڵەتێکی سەر بەخۆی خۆمانمان بیت و خۆمان دەسەڵاتی خۆمان بەوە بگرین. ئەو ئارزوی من هەرەوە ئارزوی هەموو خەڵکی کوردێتی هیوادار مشتیوە بۆ وجود بێ، تەنها قسەیەکی تایبەتی نییە. زۆر سپاس دەکەم، منیش هیواکانی خۆم دەخەمە پاڵ هیواکانت. زۆر سپاس بۆ بەشداریت، لەوە زیاتر کات ناگرم ماندوو ناکەم. سپاس دەکەم لەوەی کە بەشداری بەرنامەکەمان بوویت. سپاس بۆ ئێوە و سپاس بۆوانێ دیکەش بۆ هەموو بۆ دەسەندەرکارانی بەرنامەکەش زۆر سپاس کاکە کەریمجان، دایەوە خۆش. بینەرانی عەزیز و خۆشەویست، ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا پێشکەشتان کرا و توێژێک بوو سەبارەت بە خۆناغەکانی ژیان و خەباتی هاوڕێ محەممەد فاڕوقی، بەو هیوایی کە جێگای سوود و سەرنجی ئێوەی خۆشەویست بوو بێت تا بێگەشتەوەمان لە ئاڵقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتێکی دیکە هەر شاد و بەختەوەربژین. L'amre pirata gitanade e me corre di la mare. L'amre pirata gitanade e me corre di la mare. Lo dunya e cine bo hajara o danani como gayta. Lo dunya e cine bo hajara o danani como gayta. راجز داری لریشا دردینی دوی آزادی گلمانتینی راجز داری لریشا دردینی دوی آزادی گلمانتینی کاراباری چینی کیره کارا کارای نامی رگی که کوشا کاراباری چینی کیره کارا کارای نامی رگی که کوشا
بروزی سرکەوتی نەگرت ئاڵای سووری شەڕێژ مەناگرت هەر بەڕۆژی سەرکەوتی نەگرت ڕێخەڵاتمان چەندە سەخت و دوور باشە دەورمان کڵپەی ئاگرگرت ڕێخەڵاتمان چەندە سەخت و دوور